کورد سیاسەتی ڕاگواستن و بە تورککردن و کوشتنی خەڵکی مەدەنی ناوچەی دەرسیم بە کۆمەڵکوژی دائەنێ، چونکە هەموو پێوەر و پلانەکانی جینۆساید لە خۆ دەگرێ. هەروەها زۆرێک لە چەپەکانی تورکیا کۆمەڵکوژی دەرسیم بە جینۆساید ئەژمار دەکەن بە پێی یاسای نێودەوڵەتی لەوانە ئیسماعیل بێشکچی. لە ساڵی 2010دا یانەی قەڵەمی کوردی لە باکووری کوردستان لە کۆنگرەیەکدا ڕایانگەیاند ئەوەی تورک ئەنجامی داوە لە دەرسیم کۆمەڵکوژی بووە. سەدان شاهێد حاڵی کوردی شاری دەرسیم و دەوروبەری تا ئێستا لە ژیاندان دەگێڕنەوە. سەردەرکەران بووە خەڵکی مەدەنی لە هەوڵی خۆڕزگارکردندا بووە لە ترسی بۆردومانی فڕۆکە و تۆپ و کردەوەی نامرۆڤانی سوپای تورک. بە چەشنێک خەڵک لە ترسی تۆپ و فڕۆکە ڕویان لە شاخەکان و ئەشکەوت و شوێنە دوورەکان کردووە کەچی فڕۆکەکان زۆر بێبەزەیانە بۆردومانیان کردوون. ئەو سەربازانی بەشداری جەنگیان دەکرد، مەدالیای ڕێزلێنان و جەنگیان پێدەبەخشین لە پای زیاتر کوشتنی کوردان لە مەدالیاکەیان نووسرا بوو مەدالیای جەنگی کوردستان. هەروەها یادگاریەکیان دروست کرده بوو لەسەر شاخی ئاگریدایان نابوو بە پیتی درشت لێی نووسرا بوو لاشەی کوردستانی خەیاڵی لێرەیە. ڕێکارێکی دیکە کە گرتیانە بەر کڕینی خەڵکی ناوچەی دێرسیم بوو. یەک لەو کەسانی کە توانیان بە پارە و بەرژەوەندی بیکردن و سەنگەری پێبوازنەوە ڕابەری برازای سید ڕەزا بوو. ڕابەریان هێنا ڕابەر لە ڕێگەی شەوکەت پاشا کە بەڕێوبەری مخابەڕاتی با بڵێن هەواڵگری هێزەکە بوو، بردرا بۆ لای عەبدوڵڵا ئەلوبدۆغان، پارەیەکی زۆری پێدرا. بەڵام ئەو ئەگەر لە هۆکاری ئەوە بپرسیم بۆ ڕابەر کە برازای سید ڕەزایە ئەو هەنگاوە دەنێ ریزی هاونەتەوەکانی خۆی بەجێ دێنێ دەستە ریزی دوژمنەکە، ناکۆشی قوڵی لەگەڵ شێخ سید ڕەزای مامی هەبوو لەسەر ئەرز. یعنی لێرەش بەڕاستی ئێمە وەکو مێژوو دەبێ ڕەخنەی ئەوە لە سید ڕەزا بگرین کە ئەو مادام سەرکردیەکی گەورە بووە و مامی ئەو بووە نەدەبوایە یعنی بهێڵێت ناکۆشیەکان بگاتە ئاستێکی وە کە برازاکەی سەنگەری ئەوان بەجێ بێت لەسەر ناکۆشیەکانیش لەسەر مولک و لەسەر چەند گوندێک بووە. چونکە دائیمان سەرکردە دەبێ تێڕوانینی و بۆچوونی و ڕەفتارەکانی جیاواز بێ لەگەڵ تاکێشی ئاسایی. بەم شێوەیە شاڵاوەکانی تورک دەستی پێکرد و لەم شەڕەدا واتە لە شەڕی دێرسیم لە بەرەنگاری دێرسیم سوپای تورک بە شێوەیەکی زۆر چڕ و فراوان فڕۆکەی بەکارهێنا. یعنی بۆ یەکەم جار بەو شێوە چڕە فڕۆکە بەکاردێن و یەکێک لەو کەسانەی کە فڕۆکەوان بووە سەبیحە کۆکچنی کچی بەخێوکراوی کەمال ئەتاتورک بوو. ئەو خۆی ئەرمەنیە، ئەو سەبیحەیە خۆی لە قەتڵ و عامی ئەرمەن لە ساڵی 15 باوکو دایکی لە هەر بەدەستی ئیتحادیەکان کوژرا بوو. بەڵام کەمال ئەتاتورک ئەو 12 منداڵی کە هەڵی گرت بۆ یەک لەوانە سەبیحە بوو خۆی بەخێوی کردیا. ئەنجە دوای ئەو دڕندەی لێ دەرچوو کە خۆی مابوو هەتا ساڵی 2002 لە یەک لە مقابلەکانی لە ساڵی نۆهەتەکان چاوپێکەوتنەکان باسی ئەوە دەکات دەڵێن نیوەی خەڵکی دێرسی من کوشتم بە فڕۆکە. یعنی یەکەم فڕۆکەوانی ژنە تقریبان لە ڕۆژهەڵات فڕۆکەوانی جەنجی لە بیدایەتی دروستبوونی و دەستپێکردنەوەی خەباتی بچنەوە ڕزگاری خوازی تورکی دەرسیم تۆزێک لاچەپ دەبێ، ینی کەمتر تێکەڵاوی ناوڕوودا و پێشاتەکانی باکووری کوردستانە، بە تایبەتی مەسەلەن لە ڕاپەڕینی کۆجیریا دەوری کەمە، لە شۆڕشی شێخ عوبەیدڵای شێخ سەعیدی پیرانە دەوری کەمە، لە ڕاپەڕینی لە شۆڕشی ئاگریداغا دەور و کاریگەری کەمە. ئەو دەسەڵاتدارانی تورکیا پێیان خۆش بوون ئەوها مەسەلەکان بە پارچە پارچە بوون بێت. مەسەلەن ڕاپەڕینێکی وەک کۆجیری ناوچەیەکی جوگرافی بەرتەسک دەگرێتەوە، شۆڕشی شێخ سەعیدی پیران ناوچەیەکی بەرتەسک دەگرێتەوە. تەنانەت ئەوەی ئاگریداغیش ئەگەرچی فترەی زەمەنی دوور و درێژتر دەخایانی، بەڵام ناوچەی جوگرافی بەرتەسکن. دەرسیم کەوتوو بە زاویەکەوە. دەسەڵاتدارانی تورکیا کەمتر خۆیان لە مەسەلەی دەرسیم دەدا تا لەو بابەتانەیەک لابوونەوە، بەڵام کە ناوچەکانی دیکەیان کۆنتڕۆل کرد ئیتر بۆ لای دەرسیمیش بەیاندایەوە. لەوەیە دەکرێ بڵێن دەرسیمیەکان نەدەبای خافڵگیر بن، پێیان وا بوو ئەوە دەسەڵاتدارانی تورکیا وەکو بڵێ عەلاقەیەک بەوانەوە ناکەن. دەبایە بیان زانی بە قەزیەیەک
جگە لە مەسلەی دین کە ئەوان علی ئیلاهی و مەسەلەن سنەی شیعە مەسەب بوون و بە جیاوازتر لەگەڵ ناوچەکانی دیکەدا دەبایە ئەویان لەبیر وایە کە قەزەیەکێ مەسلەیەکێ لە کوردستانی تورکیادا باکووری کوردستانە مەسلەی کووردە بۆیە ئاسانتر توانیان پیاوەستا بە نەزەری من ئەگەر هەموو ناوچەکانی باکووری کوردستان لە سەردەمی ئەو کاتەدا ئەگەر چێەوە ئەگەرێکی تاریخیە بەیەکەوە ڕاپەڕینێک شۆڕشێکیان بکردا باە و هەمویان بەیەکەوە بوونایە ڕەنگە ئێستا بارودۆخ شێوازشتی کە بووە تورکەکان گەشت ناو قەنعاتەی کە ڕەنگە بە شەڕ نتوانن یەکلای بکەنەوە بۆیە بیریان لەوە کردەوە کە لە ڕێگای بڵێن دەستگیرکردنی سەرکردایەتی ڕاپەڕینەکەەوە کۆتایی بە ڕاپەڕینەکە بێنن ئەوە بوو لە ڕێگای فرتوفێڵەوە کامە بەشێکی زۆر لە مێژووی هاوچەرخی کوردداگیرەکە عەبدوڵڵا ئالەبدۆگان لامێکە نێرێ بۆ برای سێ ڕەزای دەرسیمی سەیتەها و پێڵێ ئێمە ئامادەین بە هەموو جۆرێک بە گفتوگۆ وەزعەکە یەکلاکەینەوە بۆیە داوا لە سێ ڕەزا کاڵێ ئەگەرتوانێ بابێت بە گفتوگۆ لە ناوچەی ئەرزەنجان دانیشین و کۆتایی بە وەزعەکە دێنین ئەویش لەبەرەوەی بڵێن وعدی زۆرەدا و بەڵێنی زۆرەدا و لەبەرەوەی کە ئەڵێ من بە هەموو جۆرێک لەگەڵ وەزعەکەیان ئیتر ئەویشەکەوێتە ژێرباری قسەکانیەوە سێ ڕەزای دەرسیم ئەچێ بۆ گفتوگۆکە بەڵام لە کاتی گفتوگۆکەیە هەمویان ئەگرن وەفتە کوردیەکە هەمویان ئەگیرێن وای ترە درێنە مەحکەمە و لە مەحکەمە بەشێکیان لە سێدارا درێن و بەشێکیشیان دوورەخرێنەوە لە منطقەی دەرسیمەوە لەوانەیە کە لە سێدارا درێ سێ ڕەزای دەرسیمە کە لە تەمەنی 70 ساڵیا بێت و تاکو لە سێدارەشە درێ ئەو هەر دروشمی کوردایەتی و دروشمی ڕاپەڕین و دروشمی شۆڕش بەرزەکاتەوە. پارتە ڕەگەزپەرستەکانی تورکیا لەوانە پارتی کاری نەتەوەیی هەرگیزدان بەو کۆمەڵکوژێدا نانێن و لە زۆربەی نووسرا و چاپکراوەکانیاندا ڕاپەڕینی دەرسیم بە تیرۆر و خیانەت ناودەبن وەک پیشەی هەموو داگیرکەرەکانی کوردستان. هەر بۆیە لە کاتی سەردانکردنی دەوڵەتی باخچەلی سەرۆکی ئەم حیزبە بۆ دەرسیم لە مانگی 11 2014دا خەڵکی شاری دەرسیم هەموو دوکان و بازاریان داخست و شارمەزاریان کرد. لە ناو ئەم پارتە ڕەگەزپەرستەدا چەندین ڕاوبۆچوونی جیاواز هەیە سەبارەت بە ناساندنی کۆمەڵکوژی دەرسیم لە نێوان نکوڵی و دانپێداناندا. لە ساڵی 2011 پەرلەمانتاری شاری دەرسیم حسێن ئایگون لە کۆبوونەوەیەکی پەرلەمانی تورکیا ڕایگەیاند کە پارتی گەلی کۆماری بەرپرسە لە کۆمەڵکوژی دەرسیم. پاش قسە و باس و تێهەڵپژان لە پەرلەماندا لەسەر ئەم کەیسە جێگیری سەرۆک وەزیران لە هەولێر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا پرسیاریان لێکردبوو لەو بارەوە ئەویش ڕایگەیاندبوو کە لیژنەیەکی لێکۆڵینەوە لەو بارەیەوە پێکهێنراوە بەڵام تا ئێستا هیچ دیار نییە و کۆمەڵکوژی سەر لە نوێ دەستی پێکردوتەوە. کۆمەڵێک چەچیان بەکارهینا لەو شەڕە حتا غاز و ینی گازی ژەهراوی و ئەوانەشیان بەکارهینا یعنی بەو شێوەیە ئەوان توانیان هەنگاو بە هەنگاو کۆنتترۆلی ناوچەکانی دێرسیم بکەن هەرچێندا ئەوەی با بڵێن پشتی دێرسیمیەکانی شکان بوو لەو کاتەدا ئەو ناکۆچیە بوو کە لە نێوان خۆیاندا هەبوو ینی خێڵەکان و هۆزەکانی دێرسیم بە شێوەیەکی گشتی لە ڕووی هەڵوێستەوە بەرامبەر ئەو هێرشکاریە دابش دەبوون بۆ سەر سێ گروپێکیان کە لەگەڵ سید ڕزا بوو هەفت خێڵی سەرەکی بوون ئەوانە بڕیاری ڕوبەڕووبوونەوەیان دابوو لەگەڵ تورکەکان. کۆمەڵە خێڵی دیکە ئەوانە پێیان وابوو کە هەتا هێرش نەکرێتە سەر ناوچەکانی ئەوان هیچ جوڵەیەک ناکەن و لە ناوچەکانی خۆیان دەبن واتە ئەوان نابنە لایەنگری ئەو خێڵانەی لەگەڵ سید ڕەزانە لەبەر ئەوەی ڕەنگە بە لێکدانەوەی خۆیان بە تێڕوانینی خۆیان هێرش نەکرێتە سەر ناوچەکانی ئەوان. گرۆپێکی دیکە کە چەند خێڵێک بوون بە تایبەتی خێڵەکانی ناوچەی خۆزات ئەوانە بڕیاریاندا بوو هەر یارمەتی تورکەکان بدەن ینی پێکاتنێک لە بینیان هەبوو لە نێوانیان هەبوو. اینجا ئەم پەرتەوازیەیە لە یەک هەڵوێستی خۆی با بڵێن هێزی دەرسیم بە شێوەیەکی گشتی بەراورد نەدەکرا بە هێزی تورک کە ئەو کاتە وەکو باسمان کرد ئەو هەموو فڕۆکە و چەک و چەکی نوێ گازی ژەهراوی اینجا تۆبێی با بڵێن ئەو هەموو پەرتەوازیە و جیاوازیەش لە نێوانتە بێ ئەمە دەبێتە
فاکتەرێکی کەمەرشچێن بۆ دەرسیمیەکان. دوایە خیانەتی ڕاهبەر بەڕاستی کاریگەری زۆری هەبوو، چکە یەک لە سەرکردە هەرە گەورەکانی ئەو بەرەنگاریەی کورد کە عەلی شێر بوو، خۆی و ژناکەی کە زەریفەخان بە ناوی میوانداری چووە لایەن، بەڵام هەردووشیانی کشت و سەریانی بڕی و سەرەکانیشی بۆ عەبدوڵڵا ئەلبدۆغان برد و کۆمەڵی خیانەتی تر. ئەوانە هەموو کاریگەری هەبوو بۆ سەر ئەوەی کە دەرسیمیەکان نەتوانن خۆڕابگرن. تورکیای نوێ ئێستا هەر لەسەر ئەو 6 بنەما سەرەکیە کار دەکا کە مستەفا کەمال ئاتاتورک لە دامەزرانی دەوڵەتی تورکیادا بەردی بناغی لۆدانە، کە ئەوەی یەکێک لە خاڵە هەرە سەرچەکان ئەوەیە کە تورکیا هی تورکیایە، ئیتر دەبێ هەموو ئەوانەی دیکەی کە لە غیرێ تورکن دەبێت لە بۆتەی تورکا بتوێنرێنەوە. بۆیە هەموو ئەو حزابە سیاسیانی لە دوای سەردەمی کەمالیەکانە فەرمانڕەوایەتیان کردێت لە سەردەمی حزبی دیموکراتە ئەگەرسی لە 50 تا دەگاتە 6 تۆزە کرانەوەیەکیان هەیە، بەڵام هێشتا شەر لەسەر پرەنسیپەکانن. تەنانەت ئەو حزابە ئیسلامی سیاسیانش کە هاتوون بە ناوی دینەوە هەوڵ دەدەن فەرمانڕەواتی بکەن، بەڵام هێشتاکە گەر تەمەشایان بکەن ناتوانن پاشگرێکی ئیسلامی بە ناوی خۆیانەوە بلچێنن، لەبەرەوەی یەکێک لە بنەما سەرچەکانی دامەزرانی دەوڵەتی تورکیا لە 6 بنەماکە لەگەڵ تورک بوونا بریتە لە ئەلمانی بوون، کەواتە ئێستا حزبە ئیسلامیەکان ڕاستە خۆیان پەردە پۆش کردێ و لە هەوڵ دەدەن لایەنێکی دینی بۆ مەسئلەی مەرامە سیاسیەکانیان بەکاربینن، بەڵام هێشتا ناتوانن ئیستیعابی ئەوە بکەن کە نەتەوەیەکی دیکەی جیاوازتر هەیە لە تورکیادا کە مەساحەیەکی جوگرافی یەکجار بەرفراوانیە کە وژنەتەوەی کووردە، بۆیە نایشارنەوە نەک تەنانەت لەسەر زەوی لە شوێنێکی جیاوازترش، بەڵکو لە ناوچە فەلەکیەکانی دیکەی دەرەوەی زەویشدا شتێک بۆ کورد دروست بکرێ ئەوان پێی نیگەرانە بن. سەیڕەزای دەرسیمی لە کاتی ڕاپەڕینەکەیان نامەیەکە نێرێ بۆ ڕێی عامی عالەمی و لەوانە بۆ وەزیری دەرەوەی بریتانیاوەتیایە باسیەواکە کاوان لە چ وەزعەکان و تورکیا چ سیاسەتێکیان بەرامبەر بەکاردێنێت، چۆن ئێوێ بیان توێنێتەوە و باسیێواکە کە ئەوان سیاسەتی ڕاگواستن بەکاردێنن، سیاسەتی کوشتن بەکاردێنن، بە هەموو جۆرێک دەستیان داوەتە قەتڵ و عامکردنی کورد و لەگەڵەوەشە باسیەوە کاڵێ ئێمە ئەوەندە ملیۆن 3 ملیۆن 4 ملیۆن کووردە مافی خۆمانە، دەسەڵاتێکمانە بێ، مافی خۆمانە، قوارەیەکی سیاسیمان هەبێ، بەڵام بۆ پێمانی ڕەوا نابینن. سەرەڕای هەموو ئەمانە لەبەرەوەی ئەو کاتە سیاسەتی نێودەوڵەتی لە تورکیا نزیکتر بوو، دەنگی بڵێ ڕاپەڕینەکە کپ کرا بە شێوەیەکی وەکو بڵێن ڕووداوێکی ناوخۆیی بچووک تەعاملی لەگەڵا کرا، چ لەلایەن دەستگای ئەعلامیەکانەوە، چ لەلایەن با بڵێن حکوومەتە ڕەسمیەکانەوە و زلهێزەکانەوە، بەو شکڵە تەعاملی لەگەڵا نەکرا کە بکرێتە حەدەسێکی گەورە. هەر بۆیە لە کۆتاییە حەدەسەکە کۆتایی پێهات و واوە بوو یەکێ لە ڕۆژنامە نووسە تورکیەکان خۆیە چێتە مەنتیقەکاڵێ لە بەتلیس نە قوتابخانەیە نە خۆشخانەیە نە خەڵکم نەبینیڵە حکوومەت تەنها جەندرمە و گومرگ لێ بوو، هیچی تر لێ نەبوو، خەڵکێکی وا لە دەرەوە نەبوو، خەڵکێکی دواکەوتووەڵێ خەڵک دەرمانیان ناناسی، ئەمەنە خەڵک لەوێ قڕکرا بوون. یەکێک لەو فڕۆکەوانانی کە ژن بووە بۆ ئەردومانی دەرسیمی کردووە سەبیحە گوگجن، گوایە کچێکی بە دایک و باوک بووە، خەڵکی شاری بۆرسە بووە و ئەتاتورک تەبەنی کردووە لە لای خۆی و ناسنامەی پێبەخشیوە. پاشان بووە بە فڕۆکەوان و لە کۆمەڵکوژی کورداندا زۆر دڕندانە بۆ ئەردومانی خەڵکی مەدەنی کردووە. لە ئێستادا فڕۆکەخانەیەکی گەورە هەیە لە تورکیا بە ناوی ئەم ژنە فڕۆکەوانەوە لە پای تاوانەکەی کە دژی کوردان لە دەرسیم ئەنجامی داوە. هێشتا دەوڵەتی تورک بە شێوەیەکی یاساییدان بەو کۆمەڵکوژەدا نانێت و خۆی لێلا ئەدات. بیری شۆڤێت ڕێگەیان پێنادات کە ئاعتراف بکەن، بەڵام سەرۆکی حکوومەتی تورک ئاردۆگان لە 23 یانزەی 2011دا لە کۆبوونەوەیەکی حزبەکەیدا داوای لێبوردنی کرد لەگەلی کورد، ئەویش بە تۆمەتبارکردنی حزبەکەی کەمال ئەتاتورک حیزبی گەلی کۆماری کە تا ئێستاژ ماوە و حزبێکی ئۆپۆسیسیۆنە کەمال کیژدار ئۆغڵۆ بەڕێوەی دەبات. ئەم قسانە تەنها بۆ مەبەستی ڕیکلامی هەڵبژاردن بوو،
ئەجینا بۆ اعترافکردن بە تاوانی کۆمەڵکوژی دەبێت سەرەتا دادگاکانی تورک یان دادگای نێودەوڵەتی ئەو کۆمەڵکوژیە بناسێنێ و اینجا دەوڵەتی تورکیش لەسەر بنەمای ئەم دادگایە داوای لێبوردن بکات لەگەلی کورد و قەرەبووی مادی و معنەوی خەڵک و ناوچەکە بکاتەوە و نەتوانێت جارێکی تر سیاسەتی ڕاگواستن و کۆمەڵکوژی دەست پێ بکاتەوە. سەبیحە کۆکچێن کە دایک و باوکی لە کۆمەڵکوژیەکەی کۆمەڵکوژی گەورەی ئەرمەنەکان لە ساڵی 1915 کە کوژراوە تەبعاً تورکەکان کوشتیان، بەڵام ئەوەی کە دواتر تورکەکان لە ڕاگەیاندن و ئەو پروپاگاندەی کە کردیان یعنی هەموو هەوڵێکیاندا بۆ ئەوەی ئەو قەتڵ و ئامەیان ئەو کۆمەڵکوژی ئەرمەنەکان بخانە سەر کوردەکان بە تایبەتی سوارێ حەمیدی ڕەنگە کە ئەو لە ژێر دەستی ئەتاتورک پەروەردە بووە و لە ژێر دەستی تورکەکان پەروەردە بووە، ڕەنگە ئەوەیان خست پێ مێشتی، یعنی ئێمە بە زانیاری تەواوەوە ناڵێن، بەڵام بە دڵنیاییەوە، چکە بۆ ئێستا لە ئێستادا ینی ئەو تورکانە هەندێک ویژدانیان دەدوڵێ دەڵێن ئێمەیان وا پەروەردە کردووەکە کە دژی کوردەکان بین کە کورد دڕندنەوە کورد بکوژن، اینجا بۆ ئەو سەردەمێکی ئەو کاتی بە دڵنیاییەوە ئەویان بردۆتە مێشتی، ڕەنگە ئەوە یەک لە هۆکارە هەرە گرنگەکان بێ کە ئەو قەتڵ و ئامەی لە کوردەکان کردووە. بەڵام یعنی دەبێ ئەو ڕاستیشمان لە بیر نەچێ لە کاتی قەتڵ و ئامی ئەرمەنەکانیش کوردەکانی دێرسیم ناوچەیەک بووە زۆرترین پشتگیری ئەرمەنەکانیان کردیە، یعنی بە پێی هەموو سەرچاوەکان، یعنی هاوسۆزیەکی زۆر لە نێوان کوردی عەلەوی و ئەرمەنەکان هەبوو، چکە کوردە عەلەویەکان بە هیچ شێوەیەک بەشدار نەبوونە لە سوارێ حەمیدی، ئەو هێزەیە کە سوارێ حەمیدی لە کوردە سونەکان دروست کرابوو، ڕەنگە ئەوان لێرە و لەوێ چەند کەسێکی ئەرمەنیا کوشت بێ، بەڵام کوردە عەلەویەکان بە هیچ شێوەیەک دەستیان تێدا نەبووە، ڕەنگە ئەوە هەر لۆ دڕندەی ئەو پەروەردەیە بگەڕێتەوە کە لەلایەن کەمال ئەتاتورکەوە. بەدەر لە ڕابەر مەجموعەیە خەڵکی دیکە هۆزی بەختیاری ئەوانەش بوون خیانەتیان کرد، هەندێکیان خیانەتیان کرد، بە پارە فریویان خوارد، چوونەتە سوپای دەوڵەتی تورکیاوە، ئەو مەسەلەی خیانەتکردنە ڕۆڵی کاریگەری هەبوو لەسەرەوەی کە ڕاپەڕینەکە تێک بشتێ، یەکێک لە قاعدە سەرچەکانیان کوژران، هەندێک سەرۆکۆزی بەختیاری لە ناو پیاوانی خۆیانەوە کوژران کە خیانەتیان لێکرا بە حکومیەوەی کە فریویان پێدرا، ئەمانە کاریگەری هەبوو لەسەرەوەی کە ڕۆحی ڕاپەڕین ڕۆحی شۆڕژێر لە ناخی ئەوانەدا بشتێنەوە. ئەوە سەرباری ئەوەش کە هێزێکی بەرفرەوانی تورکیا هاتبوون بۆ سەرکوتکردنیەوە، زۆر بێ بەزەیانەش تەعاملیان لەگەڵ ئەوەکە کرد و دەکرێت بڵێن ڕاپەڕینەکەش چکە ناوچێکی تەشتی جوگرافی بوو، ئەوەندە ئاسان نەبوو توانی زەمانێکی دوور و درێژ بمینێتەوە، بە تایبەتی ئەوەی کە فەرەهەمی ژیانیان نەکردبوو لە بۆ ماڵ و منداڵەکانیان، وەکو پێویست خواردن و چەک و تەقەمەنیان لەبەردەست نەبوو، هێزێک نەبوو یارمەتیان بدە، دەواازەیەک نەبوو بیان گواستەوە بۆ شوێنێکی دیکەیتر ناوچێکی جوگرافی بەردەستکە و هەوڵی ئەویاندا و بە ئاسانیش توانیان سەرکوتیان کرد. دەکرێت بڵین ئەوەی کە هەیە ئەم سیاسەتەی کە ئێستا دەکرێت لەگەڵ بەراوردیکەن لەگەڵ ئەم سەردەمەیەدا درێژەدانی هەمان ئەو سیاسەتەیە، بەڵام بە فۆرمێکی نوێترەوە تەعامل لەگەڵ ناوچە کوردیەکان نەکرێت. لەبەرەوەی گواسم کرد ئەوان ناتوانن لە چوارچێوەی پرەنسیپەکان بڕۆنە دەرێ، ئەو پرەنسیپانە کە دیاردیان، چکە حیزبە ئیسلامیەکانی فەرمانڕەوەکانی ئێستای تورکیاش ناتوانن تەجاوزی مەسەلەی عەلمانیەتی تورکیا بکەن. وەک باس کرد لە سەردەمی حیزبی سەلامەی وەتەنیەوە تەمەشاکە هەموو ئەحزابە سیاسەکان لە ئەربەکانەوە حتا دەگاتە ئەوانی باشتر و ئەوەی کە ئەردۆغانیشە کا پاشگرێکی ناوێکی ئیسلامی پێوەیە، کەواتە ناتوانانی تەجاوزی مەسەلەی شەش بنەماکەکە کێچێک لە بنەماکان مەسەلەی عەلمانیەتی تورکیا. فیلمێک بە ناوی کچەونبووەکانی دەرسیم پاش 72 ساڵ لە کۆمەڵکوژیەکە تۆمار کرایەوە. کچێکی تەمەن 5 ساڵ دەگێڕێتەوە و بە چاوی خۆی کوشتار و نەهامەتیەکانی بینیوە. ژیانی ئەم کچە کراوە بە فیلم و زۆر بە وردی ئەو تاوانانە دەخاتە ڕوو. ئەم کچە لە بنەچەدا ئەرمەنی بووە، لە دوای کوشتاری ئەرمەن خۆیان بە کورد ئەژمار کردووە، ناوی خۆی فاتیمە و باوکودایکی گۆڕیوە بە ناوی موسڵمانان. دواتریش دووبارە تووشی ئەم نەهامەتی و چەرمەسەریە بووە لە نیوە کۆمەڵکوژیەکەی دەرسیمدا. لە دوای هەڵبژاردنەکانی هاوینی ساڵی 2015 دەوڵەتی تورک پرۆسەی بەناو ئاشتی باکووری کوردستانی وەستاندووە و شەڕی لە دژی خەڵکی کوردستان و شۆڕشەکەی بەرپا کردووە. لە چەندین شار کۆمەڵکوژی ئەنجام داوە، وەک ڕوخاندنی چەندین گەڕک لە شاری جزیرەی بۆتان، ئامەد، نسێبین، شەرناخ، سلۆپی و کوشتنی سەدان کەسی سڤیل لەو شارانەدا.
هەروەها بەکارهێنانی چەکی قەدەغرکراوی کیمیاوی لە جززیرە و نسێبین. وەیدی بە لە سێدارەدانی سێ ڕزای دەرسیم ئیتر کۆتایی بە ڕاپەڕینەکە دێ وە لێرەوە وردە وردە سوپای تورکی ئەچێتە ناو دەرسیم و ئیتر دەست بە قەتڵ و عام و ڕەشە کوژی و ڕاگواستن و ینی بەشێکی هەرە زۆر لە خەڵکەکە ڕائگوازن بۆ ناوچەی زۆر دوور لە مەنتقەکانی تری تورکیاوە بەشێکی زۆر ئەکوژرێ سەرچاوەکان هەندێک سەرچاوە تا 40,000 کەس باسەکەن بەڵامەوە زێدە ڕۆیی تایە بەڵام تقریبان 15,000 کەس لەو ڕاپەڕینەیە بە هەموو شێوەکان کوژراوە خەڵکێکی زۆر ڕاگوێزراوە لە ڕاگەزرانەکەیە خەڵکێکی زۆر مردووە چونکە مناڵ بووە پیرێژن بووە پەککەوتە بووە تەحملی ئەو وەزای نەکردووە لە ناو زستانە بەو جەوە سەخت و باراناییە بۆیە ژیانی لەدەستداوە و خەڵکێکی زۆر لە زینداناکران. خۆی داتاکان داتایەکی با بڵێن ڕاستەقینە لە بەردەستانیە بۆ لەبەر ئەوەی تورێک ئەو داتایانە هەموو دەشارێتەوە و تورکەکان نیان هێشت بەڕاستی هیچ وەسائلێکی ئەعلامی با بڵێن هۆکانی ڕاگەیاندنی هیچ وڵاتێکی تر یان هیچ دام و دەستگایەکی ڕاگەیاندنی وڵاتی تریان دەستەی سربەخۆ بێنە ناوچەکە لەو کاتەدا چکە گەمارویەکی توندیدا بوو چکە ئەو دەیزانی قەتڵ و عامێکی یەکجار زۆری کردووە کۆمەڵ کوژیەکی بێوێنەی کردووە بۆیە ڕێگەی بۆیان نەدا ئەوان کۆمەڵ کوژیەکە بە ژمارەی زۆر کەم لە قەڵم دەدەن بەڵام بە پێی ئەوەی کە کوردەکان کە ئەویش زۆر جێگەی ڕاستی نییە چونکە هەر بە ینی بەڵگێکی ڕوون لە بەردەست نییە ینی بە 30 هەتا 35,000 کەس لەو هینانە کوژراوە لەو پەلامارە کوژراوە و خەڵکێکی زۆر ڕاگۆس کەوتە بەر حملەی ڕاگاستن بۆ ناوچەکانی و ئەمە گوندێکی یەکجار زۆر ینی ناوچەیەکی یەکجار زۆر هەروێران بوو سوتێنرا وەکو باسمان کرد دارستانەکان سوتێنرا گوندەکان ڕوخێنرا خەڵکێکی یەکجار زۆریان کوشت تەنانەت لە یەک لە ئەشکەوتەکان کە باز دەکەن خەڵکێکی یەکجار زۆر خۆی لەو ئەشکەوتە پەنادا بوو بۆ ئەوەی ڕزگاری بێ لە مردن دەرگەی ئەشکەوتەکەیان بە هین گرت بە تەواوەتی گرت و بە چیمەنتۆ و بلۆک و کۆمەڵێک شتی لەو بە بەرد و ئەوانە و پاشان غازیان تێکرد کونێکیان هێشتۆ غازی هەر هەمووی خنکان اینجا چەند وێنەی هەیە ینی وێنەکان بەڵگەنە بۆ ئەوەی کە کۆمەڵ کوژیەکی یەکجار گەورە کراوە لە ناوچەی دێرسیم بەڕاستی خەڵکێکی یەکجار زۆر کوژراوە. خۆی داتاکان داتای ڕسمی نین بەڵام سەرچاوی گەلی یەکجار زۆر هەن مەسەلەن بۆ نمونە بە 20,000 بە 30,000 دەیخەملێنن کە خەڵکەکی بەم شێوە بابەتە لە ڕاپەڕینەکە تیاچون لەبەرەوەی حکوومەتی تورکیا دەسەڵاتدارانی تورکیا زۆر بە خاسییانە لەگەڵ ناوچەکانی دەرسیمە ڕەفتاریان کردیە و هەوڵیاندایە ئەوە سەرکوتکەن چکە دواوێزگەی حرەکە و ڕاپەڕینی کوردیە لە باکووری کوردستانە لە نیوەی یەکەمی سەدەی 20دا چکە وەک باسم کرد لە دوای ڕاپەڕینی دەرسیمە تا دەگەینە پەنجاکان بەدواوە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی لە باکووری کوردستانە دەکرێت بڵێن لە قۆناغی متموندا. ژمارەی قوربانیانی کۆمەڵکوژی دەرسیم بە پێی سەرچاوەکانی دەوڵەتی تورک لە ناوچەکە زیاتر لە 14,000 کەس کۆمەڵکوژ کراوە. هەندێک سەرچاوی تریش باز لە دەیان هەزار دەکات لە 35,000 کەس زیاتر و زیاتر لە 12,000 کەس بە زۆرە ملێ ڕاگوێزراون یان ئاوارە و پەرش و بڵاو بوونەتەوە. هەروەها سەید ڕەزا و دە لە هاوڵەکانی دەستگیر دەکرێن و لە 1970 لە شاری ئەزەق لە سێدارە ئەدرێن تا ئێستاش شوێنی گۆڕەکانیان نادیارە. هەروەها کوڕەکەی لەگەڵ خۆی لە سێدارە دراوە. سەید ڕەزا تەمەنی نزیکەی 78 ساڵ بووە بە پێی یاسا نابێت لە سێدارە بدرێ کەچی ئەوان لە بەڵگەنامەکەدا تەمەنیان بە 54 ساڵ نووسیوە تاوەکو لە سێدارەی بدەن. هەروەها لە ڕۆژی هەینیدا دادگاییان کردووە کە دەوام نەبووە. لە وتەکانی دادوەر و دادگا هیچ تێنەگەیشتووە چونکە کورد بووە و تورکی نەزانیوە. تاوانکارانی جینۆساید هەمیشە بە بەرنامە و پلان هەوڵی پەردەپۆشی تاوانەکە ئەدەن بە هەموو شێوازێک ناهێڵن ژماری تەواوی قوربانیان بزاندرێ
بۆیە لە زۆربەی جینۆسایدەکانی جیهان ژمارەکان جاروبار جیاوازیان هەیە، بەڵام لە تاوانی جینۆسایددا ژمارە گرنگ نییە، بەڵکو نیەتی کردارەکە گرنگە. 2000 سید ڕزای دێرسیم لەگەڵ ئەو کەسانەی کە لە دەوروبەری مابوون بۆ ناوچەیەکی دوورەدەست، چکە ناوچەی دێرسیم ناوچەیەکی زۆر سەختە لە ڕووی جوگرافیەوە، چوونە ناوچەیەکی دوورەدە وەرزستانیشی بەسەرداهات، وەرزی زستانیشی بەسەرداهات. بۆیە عەبدوڵڵا ئەلبدۆغان بێئومێد بوو لەوەی بتوانێت سید ڕەزا و هاوڵەکانی بگرێ. بۆ ئەمە هەڵسا بیری لە فرتوفێڵێک کردەوە کە هەڵسا بەناردنی نامەیەک و داوای لە سید ڕەزا کرد کە بێدانیشن بکەین و دانووسان بکەین بۆ ئەوەی پێک بین و ئێمە قەرەبووی هەموو ئەو زەرر و زیانانە دەکەین کە بە گوندەکان کەوتونە. بەڵام دیارە سید ڕەزا لە هێرشێکی پێشترێ برینداریش بووە بەو تەمەنە و بەڕاستی لێرە دیسان یعنی دەبێ هەڵوەستە لەسەر ئەو هەڵوێستەی سید ڕەزا بکەین کە نەدەبواە بە هیچ شێوەیەک باوەڕ بە عەبدوڵڵا ئەلبدۆغان بکە، باوەڕ بە تورکان بکە، چونکە هەر پێشووتر لە ساڵی پێشووتر یەک لە کوڕەکانی خۆی نات بۆ دانووسان کە بە ناوی برای ئیبراهیم لە بۆسەیە کوشتیان، یعنی ئەوە باشترین بەڵگە بوو بۆ ئەوەی کە خۆی نەچێت. بەڵام دیارە ئەو لە بارودۆخێکی وا بووە کە زۆر بە ناچاری چووە، هەرچەندە ئێمە جارێش کەش دووپاتی دەکەینەوە کە چوونەکەی زۆر هەڵە بوو، چونکە کە هەرچوو بۆ پارێزگای ئەرزنجان لەوێ لە ناو دیوانی پارێزگای یەکسەر ڕاستەوخۆ قۆڵبەست کران و هەر هەمویان دەست بەسەر کران. ئینجا دوای دادگایەکی سەربازی بێ پشتیوان بڕیاری لە سێدارەدانیان درا، تەنانەت کوڕێکی بە ناوی حوسێن کە تەمەنی نەگەشت بۆ 18 ساڵیش هەڵسان ناسنامەکەیان گۆڕی، تەمەنیان گەورە کرد بەس بۆ ئەوەی ئەویش لە سێدارە بدەن. 2000 لە گۆڕەپانی گەنم لە ویلایەتی ئەلازیک، چونکە دەرسیم لە ڕووی ناوچەی وەسەر بە ویلایەتی ئەلازیک بوو، لەوێ لە ساڵی 37 لە کۆتاییەکان ساڵی 37 هەر هەمویان لە سێدارە دران. دەرسیم بە تەواوەتیەکەوێتە ژێرباری تورکیا و کۆتایی بە ڕاپەڕینەکە دێت و وەکو سید ڕەزای دەرسیمی ئەڵێ ڕاپەڕینەکە کۆتایی هات، بەڵام کورد کۆتایی نەهات و دەنگی کورد کۆتایی نەهات. بەڵامی تر تاکو ساڵ 10 ساڵی دوای ئەوەش ڕاپەڕینی تر بەو شکلا لە تورکیا ڕووی نەدایەوە و لە دوای سید ڕەزای دەرسیمیەوە تقریبەن تاکو 9 ساڵیش بەشێکی زۆر لە خەڵکی دەرسیم بە ئاوارەییمانەوە لە شاخەکانمانەوە و ڕاگوێزران. دوای ئەوە بە ماوەیەکی زۆر هاتنەوە ناوچەکانی دەرسیم و ئێتە لە 38 بەدواوە بە زەبری چەک و بە زەبری سەرباز و ناوچەکە بوو بە ناوچەیەکی سەربازی، هێدی ناوچەکە کپ کرایەوە و خرایە ژێر دەسەڵاتی دەوڵەتی تورکیەوە. دەنا هەتا ئەو کاتە ناوچەی دەرسیم لەژێر دەسەڵاتی دەوڵەتی تورکی نەبوو، وام لێ بە دوایتر ناوچەی دەرسیم بە تەواوەتی کەوتە ژێر دەسەڵاتی دەوڵەتی تورکی. ساڵانە کوردستان لە کوردستان و هەندەران یادی ئەم کۆمەڵکوژیە دەکەنەوە لە 4/5 و تا ئێستا سومبوڵێک یان مۆنۆمنتێک بۆ یادەوەری ئەم کۆمەڵکوژیە دانەنراوە. لەسەر ئاستی کوردستان و جیهان و کۆمەڵکوژی دەرسیم هیچ ناساندنێکی بۆ نەکراوە، بۆیە دەتوانین بڵین کۆمەڵکوژی دەرسیم چەندبارە دەبێتەوە لە سەردەستی نەوەکانی ئەتاتورک لە باکووری کوردستان. لەبەر ئەوە پێویست دەکات کورد هەوڵ و تێکۆشانی چڕ بکاتەوە بۆ پوچەڵکردنەوەی پلانەکانی جینۆسایدی داگیرکەران و لەسەر ئاستی نێودەوڵەتی پێویستمان بە خەباتی دیبلۆماسی و مەدەنی هەیە بۆ ناساندنی هەموو کۆمەڵکوژیەکان، هەر لە دەرسیمەوە تا ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە و شوێنەکانی تری کوردستان.